باشە لەسەر قۆڵبوونەوەی جەنگی ئێران و ئیسرائیل میوانەکەم لەگەڵە تۆفیق قودەیەر توێژەری پەیوەندی نێودەوڵەتیەکان کە ڕاستەوخۆ لە پاریسەوە لەگەڵمانە. بەڕێز تۆفیق ئەم کاتت باش، هۆشداریە درێت لە قۆڵبوونەوەی ئەم جەنگە قۆڵبوونەوە بە چ مانایەک؟ ڕاستەکەی ئەم جەنگە لە نێوان دوو دەوڵەتدا دەستی پێکردووە لە نێوان ئیسرائیل و ئێراندا، بەڵام ئەمە دەتوانین بڵێن هەندێک لێک هاتی مەترسیدار دەبێت بۆ سەر ناوچەکە. بۆچی؟ چونکە ناوچەکە بووە کەوتۆتە بەرامبەر جەنجێکی هەرێمی کە دەکرێت پەل بچێشێت بە وڵاتانی دراوسێش، چونکە ویستی وەستانی جەنگ بوونی هەیە و هەروەها وەبەرهێنان لە ئاشتیدا زۆر کەمە لە هەردوو لایەن، جا لەلایەن ئیسرائیلەوە بێت یاخۆت لەلایەن ئێرانەوە بێت، و بەمەش دەتوانین بڵێن پەرسەندن لە بەرژەوەندی ناوچەکەدا نابێت، بە تایبەتی کە هەردوو لە سوورن لەسەر مافی بەرگریکردن. ئیسرائیل دەڵێت ئەوە بوونەتە هەڕەشە بۆ سەر ئاسایشی گیانەکەی و ئەمە جەنجی مان و نەمانە بۆ ئەوان. بەڵام ئەمە کەوانێک دەکەمەوە دەڵێم لەوەتەی بنیامین نەتەنیاهۆ هاتۆتە سەر حکم لە ئیسرائیل، بەڵێنی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست داوە، هەروەها بەڵێنی بە ئیسرائیل داوە کە ئاشتی دروست بکە، بەڵام بە پێچەوانەی ئەوە تەنها جەنجی ناوەتەوە بۆ ئیسرائیل، و هەروەها من پێم وایە ئیسرائیل لێ هەڵدەستنە سەر پێ و داوایی دەست لە کارکێشانەوەی لێ دەکەن لە ناخۆی ئیسرائیلدا، چونکە ئەو خاوەنی حکوومەتێکی متەطەرفی دامەزراندووە، هەوڵی بۆ ئاسایش و ئارامی نەناوە، بەڵکو بە پێچەوانەوە بۆتە هۆی دروستکردنی چەندین جەنگ، و هەروەها ئێرانیش بۆ ئەوەی بڵێن هەمووان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەتوانین هەمووان کە دەبێت بۆمبی ئەتۆمیان هەبێ یانشەوە تا دەبێت کەسیان نەیان بێت، نابێت ماف بە وڵاتێک بدرێ وەکو ئیسرائیل کە چەکی ناوەچی هەبێت یان بەکارهێنانی وزەی ناوەچی هەبێت بۆ بواری ئاشتی یان بۆ باری جەنگ، کە ئەمە مافێکە تەنها بە ئیسرائیل دراوە و بە وڵاتەکانی تر نەدراوە وەکو ئێران و ئەوانی تر. بۆیە ئەوانەی کە خاوەن بیرن لە جیهاندا پێویستە بێنە پێشەوە بە ئەوی سنوورێک بۆ ئەم جەنگە دامرێت، چونکە ئەم جەنگە تاوەکو ئێستا دەتوانین بڵێن هەموو ناوچەکەی بەخۆیەوە سەرقاڵ کردووە و لە جەنجێکی دوولایەنەوە دەگوازرێتەوە و دەگۆڕێت بۆ جەنجێکی هەرێمی، بە تایبەتی ئەگەر هاتوو چەند وڵاتێکی تر هاتنە ناوە، بۆ نمونە رووسیا یان چین، و هەروەها ئەمە ئەگەری هەیە با پرسیارە لە بەڕێز بکەم، ئەمە ئەگەری هەیە مەسەلەن رووسیا و چین یان ئەوانەی پیانەوترێ گروپی مەقاومە کە سەر بە ئێران یان نزیک لە ئێران، ئەوانیش بێنە پێشەوە لە بەرامبەرە ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەمانش دیسانەوە لە بەرەکەی ترەوە بێنە ناو جەنگەکەەوە، ئەگەر هەیە ئەمە بەڵێ زۆر ڕاستە ئەم ئەگەرە کراوەیە، ئەو قسەی بەڕێزت کردت تا ڕادەیەکی زۆر ڕاستە. دەسوەردانی وڵاتانی زلهێز جا ئەوانەی پشتیوانی ئیسرائیل بن یان ئەوانەی پشتیوانی ئێران، بۆیە بۆچی؟ چونکە هەروەکو پێتم وت برەودان بە جەنگ لە بری ئاشتی ئەوەی لەلایەن
جەمسەری لایەنگری ئیسرائیل بێت یان ئەوانەی لایەنگری ئێران بن بۆیە پێویستمان بەوەیە لە هەندێک دەوڵەتان و بیرتیژان و هەروەها نەتەوە یەکگرتوەکان گوتێرێش بۆ نمونە بێنە پێشەوە بۆ وەستاندن و هێورکردنەوەی ئەم ئاڵنگاری و جەنگە بەڕێز تۆفیق نەتەوە یەکگرتوەکان ئەمەی پێکرێت ینی ئەتوانێت ئەوە چەند ساڵە رووسیا و ئۆکرانیا شەڕیانە نەیتوانیەوە ئەمە ڕاگرێت ئیسرائیل بەو هەموو هێزەی خۆیەوە پەلاماری غەزەی یاوە تا ئێستا نەیتوانیوە ڕایگرێت ئەتوانێت ئەمە ڕاگرێت لە بینی ئێران و ئیسرائیلە ڕاستەکەی ئەو ئەگەرە زۆر لاوازە چونکە خاڵی بەهێز کە خۆی دەسەپێنێت ئەوەیە ئەم جەنگە چییە و چێ دێکا بۆ نمونە ئەمریکا جەنجێکە ئیسرائیل ئەنجامی داوە لە بری ئەمریکا بەمەش زۆر ئاستەمە بتوانم بڵێم نەتەوە یەکگرتوەکان دەتوانێت ڕۆڵێکی گەورە ببینێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەمە زۆر ئاستەمە چونکە ناکۆچیەکانی وڵاتان لە ئەنجومەنی ئاسایش هەندێک لەوانە مافی ڤیتۆیان هەیە بۆ نمونە چین هاوپەیمانێکی تەقلیدی ئێرانە و رووسیاش مافی ڤیتۆی هەیە ئەویش لایەنگری ئێرانە هاوپەیمانی ئێرانە هەروەها بەریتانیا مافی ڤیتۆی هەیە فەڕەنساش مافی ڤیتۆ هەیە و ئەمریکاش بە هەمان شێوە ئەمانە هاوپەیمانی ئیسرائیلن و مافی ڤیتۆشیان هەیە بۆیە ناکۆچی قوڵ هەیە لە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و هەروەها نەتەوە یەکگرتوەکان شکستی هێنا بۆ چارەسەرکردنی کێشەی ئۆکرانیا بۆ کێشەی فەڵەستین و هەروەها سەرکەوتو نەبووە بۆ یەکتری نزیکردنەوەی ئێران و وڵاتانی دراوسێ زۆر ئەستەمە بتوانین بڵێن کە گۆتێرێژ و نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش بتوانن چارەسەرێک بدۆزنەوە بەڵام ئەگەر هاتوو ویستێکی سیاسی ئیرادێکی سیاسی هەبێت بۆ هێنانەدی ئاشتی ئەمە ڕێ تێدەچێت بەڵام بانگەشکردن بۆ وەستاندنی جەنگ لەلایەن نەتەوە یەکگرتوەکانە ئەمە دەتوانین بڵێن ئەزعفل ئیمانە ئەمە سادەترین شتە بۆ ئەوەی داوای ئاگربەز بکەن لەم ساتەدا کە هەردوو لا هێرش دەکەنە سەر یەکتری بۆ دۆزینەوەی چارەسەرێکی ئاشتیانە بۆ نمونە لەبارەی مەلەفی ناوەچی ئێرانەوە و ڕۆژ ئاوا ڕانیان لەسەر ئەوە کردو چارەسەرێکی سەربازی و هەواڵگری بێت لە بری دۆزینەوەی ڕێگایەکی ئاشتیانە بۆ ئەم مەلەفە بۆ نمونە ڕێکخراوی ناوچی نێودەوڵەتی بۆ نمونە لە جنێڤ هەروەها ڕێکخراوی وزەی جیهانیش دەڵێن گفتوگۆ بەڕێوە دەچێت بۆیە بۆ دۆزینەوەی چارەسەرێک لە ڕێگەی هێز و هەواڵگریەوە هەڵەیەکی ئێجگار گەورەیە لە بری دۆزینەوەی چارەسەرێکی سیاسی کە خزمەتی هەموو ناوچەکە دەکات چونکە جەنگ زەرزیانێکی ئێجگار زۆری هەیە نەک تەنها بۆ ئێران و ئیسرائیل بەڵکو چەندین وڵاتی تریش بەم ئاگرە دەستێن بێگومان بەڕێز تۆفیق خودەیەر توێژەری پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە پاریسەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێز